من زانا ڕۆستایی سەرۆکی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ هەڵبژارنەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراق کاندیدی ژمارەیەک لە لیستی ژمارە 237 کار دەکەم بۆ ئەوەی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بگەڕێنەوە باوەشی هەرێمی کوردستان. کار دەکەم بۆ ئەوەی شەفافیەتی زیاتر لە نەوت و مامەڵەکردن بەنەوت هەبێ لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. کار دەکەم بۆ ئەوەی ڕاستەوخۆ هاوڵاتیانی کوردستان سوودمەند بن لە داهاتی زێڕی ڕەش نەوتی هەرێمی کوردستان. کار دەکەم بۆ ئەوەی چاودێری بەرپرسە باڵەکانی کورد بکەم لە نێو پەیکەری دەوڵەتی عێراق ئایا بە ئەرکەکانی خۆیان وەکو پێویست هەردەستن. کار دەکەم بۆ ئەوەی هەژارانی میلەتەکەم جارێکی تر تووشی چەوسانەوە جینۆساید نەبن. کار دەکەم بۆ ئەوەی ناوچە سنووریەکانی پارێزگای هەولێر و باڵەکایەتی بەبەر قەراری جینۆساید بکەوێ و قەرەبوو وەکرێتەوە وەکو خاک و وەکو خەڵک. بۆی ئەم ئامانجانە بەدەست بێنین دەنگ بدەن بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 237 کاندیدی ژمارەیەک پارێزەر زانا ڕۆستایی.